دوو ڕۆژ لە ڕێگا بووین لەو ئورمیە بۆ مەرزی حاجی عومەران ئینشەڵا دوو ڕۆژیش پێ دەچێت بۆ قەڵای هەولێر. من فەرهاد شێخا لە ئێرانەوە بە مەبەستی سەردانی قەڵای هەولێر هاتووم بە پایسکێل. من بە گەشتیاری هاتبووم، بەڵام حەزم لێ بوو بە پایسکێلیش بێم ئەو دیمەنە جوانانەی گەلی عەلیبەگ و ئەو دیمەنە جوانانەی چۆمان و ئەو سەرچاوە ئاوەکان کە دێم بۆ نێو ڕووبارەکان کانی ئاوەکان ببینم. مەبەستی سەردانی ئێمەش لەش ساغی و تەندروستیە کە زۆر باشترە لە جگارە کێشان و لە شتەکای جۆراجۆر کە جوانەکانمان بوان دەچن. پێمان خۆشە جوانەکانمان تەندروست بن. چەند کەس بوونێەوە چەند ڕۆژە لە ڕێگان ڕێگا چۆن بوو؟ ئێمە سێ کەسین وەک ئەندامانی شاخەوانی بۆزی سینای ورمێ. ماوەی 4 ڕۆژ پێدەچێت کە ئەم گەشتە تەواوی بکەین. دوو ڕۆژ لە ڕێگا بووین لەو ئورمیە بۆ مەرزی حاجی عومەران، ئینشەڵا دوو ڕۆژیش پێدەچێت بۆ قەڵای هەولێر. ڕێگا چۆن بوو بەگشتی کە هاتن ڕێگا چۆن بوو؟ شەوان لەکوێ ئەمانەوە؟ بە خودای ڕێگا کەم و کورتی هەیە، چون ڕێگای پاسکێلمان نییە لە کوردستان. تکام ئەوەیە کە ڕێگایەکی پاسکێل دروست بکرێتن کە پاسکێل سواران بتوانن بە دروستی پاسکێلەکان لێ بخۆڕن. شەومانەوەشمان ئێمە کەمپ لێ دەدەین، یعنی بۆ هۆتێل و بۆ شوێنەکانی دیکە ناچین، خۆمان کەمپ لێ دەدەین چون فریا ناکەوین. دەبینی چەند کاتژمێرە کە ڕێگا دەچی لە شوێنێکی وا پێت خۆشە کە بە حەسەیەوە ناچارن دەبیکەن.